دوو ساڵە بەهۆی ڕووداوەکانی خنکانەوە خۆشی گەشت و سەیرانی بەشێک لە هاوڵاتیان ئەبێت بەشین. لە هەولێر ئەو ماتۆڕانەی خەڵکیان بێزارە کرد دەستیان بەسەرداگیرە. سڵاوتان لێبێت. دوو بەهارە سەیران و خۆشی هاوڵاتیان ئەبێ بەشین. ڕاستە هەندێک شت قەدەرە و لە دەستکەسدانە، بەڵام لەم وەرزی ساڵدا کە دەستنە سەیران هەڵپە هەڵپ مەکەن، لەسەر خۆبن، لە قەراخ ڕووبارەکانیش نزیک مەبنەوە. پار سەرەتای مانجی چوار بوو. مامەسا ئابێستای تەمەن 27 ساڵ لە کاتی سەیران کەوتە ناو ڕووباری تەنگاتۆر و خنکا. دوای زیاتر لە 8 مانگ گەڕان و چاوەڕوانی خانەوادەکەی تەرمی مامەسا ئابێستا لە زێی قەندیل دۆزرایەوە. درەنگانی شەوی ڕابردووش خێزانێک لە کاتی گەڕانەوە لە سەیران و لە ڕێگەی کانیماران بە ئۆتۆمبیلەوە کەوتنە ناو ئاوی گەلی عەلیبەگ. ئۆتۆمبیلەکە ژن و پیاوێک و سێ منداڵی تێدا بوو. ژن و پیاوەکە ڕزگاریان بوو، بەڵام تاکو ئێستا نە ئۆتۆمبیلەکە و نە منداڵەکانیش سۆراغیان نییە و بێسەر و شوێنن. پۆلیسی هاتوچۆی هەولێر قسەکەی خۆیان گەیان دەجێ، دەستیان بەسەر ئەو ماتۆڕانەداگرد کە دەچوونە لای سەیرانکەران و بێزاریان دەکردن. ڕۆژی هەینی کەشەکە گونجاو و لەبار بوو بۆ سەیران و خەڵکێکی زۆر ڕویان لە سەیرانگەکان کرد. تیمەکانی پۆلیسی فریاکەوتن و هاتوچۆی هەولێر چوونە سەر ڕێگاکان. هەموو ئەو ماتۆڕانەیان گلدایەوە کە بێڕەقەم بوون و بە هاڕەهار هاوڵاتیانیان بێزارە کرد. لە مێژە ئیدارەی پایتەخت هاوایەتی و دەڵێت لە ڕۆژانی هەینی و کاتی سەیران بار هەڵگر و ماتۆڕەکان بۆیان نییە بچنە سەیرانگاکان، بە تایبەتیش ماتۆڕی بێسەرەتا و بێناونیشان. ئەگەرچی قەرار بوو بەهۆی جەنجی ئێران و ئەو دۆخەی لە ناوچەکە هاتۆتە پێشگەشتی حاجیانی ئەم ساڵ تەنیا لە ڕێگای وشکانیەوە بێت، بەڵام دوازار ئەو ڕێگا دوورەیان لە کۆڵ بووەوە و هەروەک ساڵانی پێشوو بە فڕۆکە دەفرن. دوای گفتوگۆ لەگەڵ دەستەی گشتی حەج و عومرەی عێراقی، هەروەها کۆمپانیای فڕۆکەوانی عێراقیش وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم یەکلا بووەوە کە بڕیار بدات گەشتی حاجیان لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلەیمانی ئەنجام بدرێت. ڕۆژی پێنجشەممەی ئەم هەفتەیە یەکەم گەشتی حاجیان لە فڕۆکەخانەی هەولێر و ڕۆژی هەینیش لە سلێمانی دەست پێکات. ماوەیەکە تیمەکانی شارەوانی سلەیمانی کەوتونەتە خۆ دەستیان کردووە بە خێرتاوکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکان. توانە بەهادین لێپرسراوی بەشی ئامێرەکانی شارەوانی سلەیمانی بە 1964 ورد شەقامەکان بەهۆی تەڕ و تووشی ئەم ساڵ و کۆنی قیرەکەیانەوە تێکچوون و هەڵتەکیون. شەو و ڕۆژ ئیش ئەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان تووشی زەرەر و زیان نەبن. ئەوان دەڵێن لە هەر شوێنێکی شار چاڵ و چۆڵی هەبوو هاوڵاتیان دەتوان پەیوەندیان پێوە بکەن یان هەر لە پەیجەکەیاندا کۆمنتێکیان بۆ بنووسن بە یەک و دوو دەگەنە ئەو شوێنەی کە پێویستە نۆژەن بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن شەقامەکە بەبێ کێشە و گرفت نۆژەن بکەنەوە. هۆشداری دەدرێت کە خواردنی ئەندۆمی نەخۆشی شێرپەنجەی بەدواوەیە. دیارە دەمێک ساڵە کە باس لەو خواردنە ئەکرێت، بە تایبەتیش کە منداڵان ئەیخۆن. چەند جارێک لەم لەولا پشکنینی بۆکراوە دیارە خواردنێکی تەندروست نییە. ئەمڕۆ لە سلێمانی ڤیستیڤاڵێکی تایبەت بە خۆراکی منداڵان، بە تایبەتیش ئەو منداڵانەی کە بەدخۆراکن، ڤیستیڤاڵێک بەڕێوە ئەچێ لەوێ ئەوانە شی کراونەتەوە کە بۆچی منداڵان بەدخۆراکە بن. دوزار باسی ئەوەش کراوەکە ئەو منداڵانەی کە ئیندۆمی بەکار ئەهێنن ئایندەی تەندروستیان باش نابێت. یەکێک لەو پزیشکە پسپۆڕانە قسەی بۆ 1964 کردووە، ئەڵێت ئەوەی کە قسەی کردووە دکتۆرە تارا عەلی پزیشکی پسپۆڕی گەشە و خۆراکی منداڵانە، ئەڵێ سەبارەت بە خواردنی ئیندۆمیش ئەو پزیشکە ئەڵێت هەفتەی جارێک یان مانگی جارێک بخورێت کێشە دروست ناکات، بەڵام زۆر خواردنی مەترسیدارە و ئەویش دەچێتە خانەی توشبوونی شێرپەنجەوە. کەواتە پێویستە دایکان و باوکان منداڵەکانیان تاڕادەیەک لە زۆر خواردنی ئەو زۆرە خواردنە کە لە هەموو شوێنەکان هەیە، لە هەموو بازاڕ و مارکێتەکان بەردەستە، سنوورێک بۆ ئەو زۆرە خواردنانەدا بنێن بۆ ئەوەی منداڵەکانیان بە تەندروستیەکی باشەوە گەورە ببن و گەشە بکەن، هەمان کاتیش تووشی بەدخۆراکی نەبن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ ئێوە.